مەسعود بارزانی چاوەڕێی کرد تا بەرهەم ساڵح بەرەو ئیتالیا بەڕێ بکەوێت تا فڕۆکەکەی ئەو لە فڕۆکەخانەی بەغدا بنیشێتەوە. ئەمەش گوزارش لە قوڵی ناکۆکی نێوان لایەنە کوردیەکان بەهۆی شەڕیان لەسەر پۆستی سەرۆک کۆمار دەردەخات. بەم پێشەکە ڕۆژنامەی ئەلعەرەب کە لە لەندەنی پایتەختی بەریتانیا دەردەچێت باس لە سەردانەکەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بۆ بەغدا دەکات. ڕۆژنامەکە نووسیویەتی شێوازی پێشوازی بارزانی لە فڕۆکەخانەی بەغدا دەکرێت وەک ڕێخستنەوەیەکی نوێی ڕیزبەندی سیاسی سیر بکرێ. بۆی پێی هەرێک لە محەممەد حەلبوسی سەرۆکی پارلەمان و هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح لە پێشوازیدا بوون. لەو بارەیەوە ڕۆژنامەکە دەنووسێ حەلبوسی و عامری پێشتر لە شەڕی بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆماری لە نێوان فواد حسێن پاڵێوراوی پارتی و بەرهەم ساڵح پاڵێوراوی یەکێتی پشتیوانیان لە پاڵێوراوەکەی پارتی کردووە لە بەرامبەردا موقتەدا سەدر لە ئەنگری لە بەرهەم ساڵح کردووە. ڕۆژنامەکە بە پشتبەستن بە چەند سەرچاوەیەکەوە بۆی ئاشکرا بووە سەردانەکەی بارزانی بۆ بەغدا گرنگیەکەی لە پشکی کورد لە پرۆژە بودجەی گشتی و کابینە حکومیەکەی عادل عەبدولمەهدیەوە بۆ پێکەینانی هاوپەیمانی نوێی لایەنە نزیکەکان لە ئێران تێپەڕیوە. قەیس خەزعەلی سەرکردەی گروپی عەسائیبی ئەهلی حەق نزیک لە تاران پێشتر ڕایگەیاندەبوو زۆر جەخت دەکرایەوە لە پرسی سەرۆکاتی کۆماردا بارزانی تووڕە نەکرێ، بەڵام دوجار بەرەی موقتەدا سەدر سەرکەوتوو بوون و توانیان پاڵێوراوی خۆیان کە بەرەم ساڵح بوو سەربخەن. لە قۆناغەکانی داهاتوودا بۆ خۆ دەرباسکردن لە سزاکانی ئەمریکا ئێران بارزانی وەک هاوبەشێکی خۆی سیر دەکا. بۆ پێی دەسەڵاتی بەرفراوانی لەو ناوچە کوردیەدا هەیە کە سنوورێکی درێژی بە سنووری وڵاتەکە وێتی. ئەمریکا ناچار میشه. بەپێی سەرچاوەکانیش پێدەچێت تاران لە ڕێگەی بەشداری پێکردنی بارزانی لە هاوپەیمانیەکی سیاسی بەرفراوان بۆ شکست پێهێنانی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی ئەگەر ملی بۆ گەمار و ئابوووریەکانی واشنگتۆن بەسەر تاران کەچ کرد تووڕەی بارزانی دابمرکێنێتەوە. ئەم هاوکێشەیەش زیاتر لە ڕاستیەوە نزیکە بۆ پێی ئێستا کوتلە و حزب و سەرانی سیاسی لە عێراق کابینەکەی عەبدولمەهدی بە کابینەیەکی کاتی سیر دەکەن. ئەگەر خۆی پاشەکشەی نەکرد لە پۆستەکەی کە پێشتر چەند جارێک لە پۆستە گەورەکان ئەو کارەی کردووە ئەوە هەوڵ دەدرێ لە ڕێگەی پارلەمانەوە شکست بە حکوومەتەکەی بهێندێت. ڕۆژنامەکە زیاد لەوەش نووسیویەتی بەپێی بۆچوونی چاودێران ڕەنگە بارزانی یەکێک بێت لەو لایەنە سیاسیانەی بۆ قۆناغی دوای عەبدولمەهدی خۆی ئامادە دەکات کە پێشبینی دەکرێت لە ساڵێک یان ئەو پەڕی 2 ساڵ بەولاوە درێژە نەکێشێت. ئەوەی لە دیدارەکانی بارزانی لە بەغدا لە هەمویان سەرنجڕاکێشترە و لەگەڵ ئەم بۆچوونە دێتەوە دیدار و نان خواردنیەتی لەگەڵ نووری مالکی کە بە هاوبەش و پشکداری یەکتر بۆ قۆناغە نوێیەکەی دوای ئەبوو هاشم دادەنرێت. هاوپەیمانە نوێیەکەی نێوان بارزانی و مالکی و عامری چەند لایەن و کەساتیەکی دیکەش بە دوای خۆیدا ڕادەکێشێ. بەمەش فشارێکی گەورە هەم لەسەر موقتەدا سەدر و هەمیش لەسەر عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیران دروست دەکا. جاو کاتە هەمووان چاوەڕێ دەکەن بزانن پەیوەندەکان بای ئەوەندەی تێدا دەمێنێتەوە بارزانی و عەبدولمەهدی یەکدی بە ئەبوو هاشم و ئەبوو مەسرور بانگ بکەن یاخود نا.